شەوی یەڵدایە دەیجوورە ئەمشەو کە دیدەم دوور لە تۆ بێنەوەرە ئەمشەو نالیە باسی ئەوە کات کە بۆ نمونە چون چاوی لە خۆشەویستەکەیەوە نییە ئیتر ئەو دووریە بە تاریکی درێژترین شەوی ساڵ وەسفی ئەکا بەڵام خۆیتر هەرمەرجژ نییە خۆشەویستەکان دووری لە یەکتر بە یەڵدا ناوبەرن هەر بەڕاستی شەوی یەڵدا شەوی چلە ئەوەی کە کورد پێڵی شەوی چلە ئەوەی کە شەوی ڕابردوو بە ڕێمان کرد و ئەکاتە کۆتا شەوی پاییز و ئیتر ماڵاوای لە پاییزەکەین و پێ ئەخێنە زستانەوە شەوێکە کە زۆر جار کوردان هەر بە تایبەت دانیشن میوانی بۆ سازەکەن بە دەوری یەکترەوە دانیشن کۆوا بنەوە بۆ ئەوەی کە ئەو درێژترین شەوی ساڵە بە خۆشی بەڕێ منیش بوو بە پرسیار زۆربەی هاوڵاتیانش پرسیار بوو ئەم شەوەی ڕابردوو بوو شەوی چرا یان ئەم شەوە بۆی میوانەکەمان ئەومان بۆ یەکلای واللهی لە کوردستان لە هەرێمی کوردستان وتیان ئەم شەوی ڕابردووە بووە خۆی 20 لەسەر 21 مانگ بە شەوی یەڵدادانرێت بەڵام لە ڕۆژ ژمێری هەتاویە شەوەکە ئەگۆڕێت ئەم شەو یان ئەم شەوە کە بەڕێمان کرد یان ئەم شەوەکە ئیشەڵڵا کاتۆ بۆ میوانەکەمان بچێنین بۆم بووی ئەوان لە ساڵانە ئەگۆڕێ ئەم دوو شەوە کاتە با داواکەین لە میوانی بەڕێزی بەرنامەکەمان مامۆستا محەممەد مەردان سەرۆکی کۆمەڵی کەلەپور و فولکلۆری کورد ها لەسەر شەوی یەلدا زانانی مامۆستایگیان فەرموو یەخوا بەخێربێ لە تۆش پیرۆز بێ مامۆستایگیان بەخێر سەر چاو باشیش کرد دڵخۆش هەر لە ناوڕاستادانیشی تاوابۆی گۆشەکە لە پشت مامۆستا شەوی چلە یا یەڵدا وا هەیە کە بەڕاستی وەکو جەژن ناوی بەرین کە بە قەولی جەناب جەژنە پیرۆزە بکەین کاتە جەنابت پێمان بڵێ بۆ کورد وەکو جەژن سەیری ئەکا اینجا تۆزێکیش لەسەر مێژووی ناوەکەی ئەگەر عزیێت کێشی پێمان بڵێ چون ئەم یەڵدا و شەوی چلەیە تۆزە سەری لێ شێوانوین کامی ناوەکەیە کە لە کۆنەوە کورد بەکاری هێناوە وڵا پێشەکی پێم خۆشە پیرۆزبایەکی گەرم لە هەموو نەتەوەی کورد بکەم کەمە جەژنێکی ڕەسەنی ئاری نەجادەکانە مێژوەکەی گەڕێتەوە بۆ 7,000 ساڵ پێش ئێستا زۆر جوانە ئەم جەژنە چونکم بە جەژنی چۆن ئەڵێ ڤالانتاین بە هەمان شێوە ئەمەش جەژنی ڤالانتاینی کووردە هەتاوەکو جەژنی خۆشەویستی و ئەمانە جەژنی خۆشەویستیە بەڵێ جەژنی لەدایکبوونی هەتاوە هەتاویش بێگومان بەبێ جیاوازی بەسەر تەواوی ماڵ و هەموو جێگەیەکە دابەشەکرێت بە یەکسانی ینی ئەو یەکسانی چۆن مردن یەکسانە جیاوازی ناکات ئەمش بە هەمان شێوە ئەو تیشکی خۆرە بەبێ جیاوازی نەبێجا ئەم شەو ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی خۆرە یا بڵێن میترایە میترا ئەکرێ بڵێن کۆنترین ئاین یا فەرهەنگە لە جیهانە بە دایکی هەموو ئاینەکانی تر ئەشمێرێت پێی ئەوترێ لە کوردەواریە و لای ئاری نەژادەکان پێی ئەوترێ شەو چلە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان کە زۆر لێوە بایەخی پێێن و کە ئەوترێ شەو چلە شەو چلە لە چی هاتووە لە شەو چەرەوە هاتووە کە نیت ماڵەکان کۆ ئەبنەوە داهەنشن خواردن و ئەو میوە و شتانە بە تایبەتی هەنار و شووتی کە دائەندرێ ئەم هەنار و شووتێ بۆچی دائەندرێت لەبەر ئەوەی هەنار کە یەکەم میوەیە لە کوردستانەوە سەری هەڵاوە و بە جیهانا بەڵاو بۆتەوە میوەی هەنار هەنار یەکەم سوورە ڕەنگەکەی لە تیشکی خۆر ئەچێت کە ئەڵێن ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی خۆرە دەنکەکانیشی لە ڕۆژەکانی ساڵ ئەچێت ئەنی گوزارشتیان لەوە کردووە و شووتیش بە ئەماشەوە ناوەکەی سوورە ئەو شار گوزارش لە خۆر ئەکات سووری خۆر پیرۆزی خۆر ئەویش بە هەماشەوە دەرکەکانی هەر حسابی هینی بۆ کرێ ڕۆژ کە ساڵێ ئەمەنە ڕۆژە بۆیە ئەم دوو میوەیە لە شەوی چلای بە پیرۆزدا ئەندرێت کاتێمە یەڵدای پێ ناڵێن مامۆستا یەڵداکەت پێ بڵێم وەکوتم مێژووی چلە ئەگەڕێتەوە بۆ 6 تا 7,000 ساڵ پێش ئێستا بەڵام ئەم میترایە یعنی ئەم ئاینە ئاریە
هەموو ئەوروپای گرتەوە بۆ ماوەی 5 سەدا هەموو ئەوروپا هەمووی میترایی بوو هەر هەمووی هەتاکو مەسیحیەت سەری هەڵدا کە مەسیحیەت سەری هەڵدا لەسەر دار و پەردووی میترایی چووکم مەسیحیەت تەواوی میتراییە چۆن زەردەشتێت هەمان شتە یارسان هەمان شتە ئێزیدیەکان هەمان شتە هەتات بۆ نمونە ئێزیدیەکان کە ماڵیان ئەچێتە جێگەیەکەوە خانوویەکی تازەوە بەیانی زوو سەحینی ماڵەکە ئەچێتە سەربانیان جێگەیەکی هینەوە بۆی بزانێت کە تیشکی خۆر دەرئەچێت یەکەم تیشکە لەکوێ ماڵەکە بیان لە هەر شوێنێکی ماڵەکە ئەوێ بە قیبلە و ڕووگەی خۆیان دائەنێت یارسانەکان بەیانیان و ئێواران بەڕووڕووی هەتا و نوێژەکەن لای زەردەشتەکان بە هەمان شێوە هەر پیرۆزە و بە هەمان شێوەش لای ئاینەکانی ترش هەمان شتە بەڵام هەتاکو سەدەی 4 زاینی ئەم وشەی چلەیە بەردەوام بووە یا ئەم شەو چلەیە یا ئەم هینی میتراییە بەڵام لە سەدەی 4 زاینیە ئەنێ 3 سەدە یا 4 سەدە دوای کۆچی حەزرەتی مەسیح ناوەکان گۆڕی بە یەڵدا بۆچی گۆڕیان بە یەڵدا یەڵدا وشەیەکی سریانیە یعنی لەدایک بوون ئەوان کردویانە بەچی بە لەدایکبوونی حەزرەتی مەسیح تێگەی کردویانە بە ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی مەسیح بەڵام خۆی لەدایکبوونی هەتاوە باشە مامۆستا بابەتی کێ زۆر گرنگە زۆر پرسیارە لای خەڵکی خۆمان ئەم شەو کارڕۆی هەرچی چالاکیەکان و بۆنەکەی بە بەرزی ڕاگیرە ئەم شەو شەوی چلەیە یاخو شەوی ڕابردوو شەوی چلە بوو ئەمڕۆ یاخو بەپی ڕۆژمێرەکان ساڵ بە ساڵ گۆڕانکاری لە هینی کوردەواری خۆمانە ئێمە حسابی چی ئەەکەین یەکسەر ئەڵەی شەوی چلە یاخو کە ئەوترێ یەڵدا حسابی 21 مانگی بۆ کرد 20 لەسەر 21 21 لەسەر 22 لەسەر بەڵام ڕاستیەکەی یەکەم ڕۆژی بە فرانباری کوردیە تۆ بێ بە کوردیەکە حساب بۆ ئەمە بکەی ئەمڕۆ یەکەم ڕۆژی بە فرانباری کوردیە باشە 21 ما یەکی هینە تۆ ئێمە هینەکەیان لیتە ئێستا مەسەلە نەورۆز نەورۆز یەکی یەکە ئێمە ئەڵێن 21 سێ بە ڕۆژمێری کوردی ئەوە هەڵەکان لێرەیە ئێمە ڕۆژمێرە کوردیەکان بەرجەستە ناکەین کە بەرجەستەیان ناکەیت چی تووشی ئەم حاڵەتانە ئەبیت کە تووشی ئەم حاڵەتانە ئەبی دوور ئەکەوێتەوە یا سەرێشی واویەک بۆ مێژووی نەتەوەکەمان یەتە کایە و دروست ئەبێت بە قسەکەی سەرکۆ مامۆستا محەممەد کاتە ئەمڕۆ یەکەم ڕۆژی زستانەیان سبەینێ ئەمڕۆ 21 وانە ئەتوانی بڵێ ئەمڕۆیە ئەشتوانی بڵێ بەیانە چکم 21 لەسەر 22 کاتە ئەگۆڕێت بڵێ ڕۆژێکی بڵێ 21 بە پێی ساڵی زاینیەکان هەموو بۆنە و یادەکانی کورد ئەچێتە 21ەوە 21 مان باشە ئەجا حاڵەتێکەیە لێرەیە ئەم گۆڕانکاریە بەسدەم کاتیان نییە ئێستا تۆ لە سەردەمی زەردەشتێتە سەیری ئاڤێستا بکە ساڵێ 2 وەرز بووە نەک 4 وەرز لە زەردەشتێتە چلەی زستان کە یەکە بە فرانبارانە سەری ساڵ بووە هاڵێت چلەی زستان چلەی هاوین هەردووکە چلەی زستانەکە ساردە چلەی هاوینەکە گەرمە 2 وەرز بووە ئەمە بەڵام ئیتر بە پێی هین گۆڕانکاری بەسەراتوە لە میتۆلۆژیای کوردی خۆمانە هینێکی زۆر جوان هەیە ئەڵێ بێجگە لە خۆشەویستی خۆڕوومان کە عشقی یەک بوون لەو شەوی چلەیە بەیەکەگەن بۆی ئەڵێن خۆزگە قەت ڕۆژ نەبایەتەوە چونکم ڕۆژ ناتوانێت بچێتە سنووری مانگەوە کە شەوە بەڵام مانگ یەت سیرکە هەندێک جار ڕۆژی شەو مانگ ئەبینی بە ئاسمان ڕەگەزەکان جیا کردوتەوە ئێستا من نەجوان باسی خۆشەویستەکەت کرد بۆ منە دیاری کراوە خۆرەکە
مینە بووە عاشقەکە بووە معشوقەکە بووە جێکراوەتەوە ئەمە مامۆسا وەکو مانگ دایمەن بە مینە دادراوە ئەڵێ تریفۆی مانگ و نازام جوانی ئەم دوانە لە شەوی چلیا بەیەکەگەن دەمۆ بەیانیەکەی ئەوش چۆن مانگ چاوەڕێی هاتنی خۆر ئەکا پێی ناگات خەبەری نابێتەوە بەڵام ئەستێرەیەکی دایم بە تەنیشتی مانگەوە لە ئەگە سەیری دیقەتی مانگ ئەستێرەیەک لە تەنیشتی ئەو ئەستێرە ڕاستپێرە لەگەر ڕۆژات ئاگادارم کەرەوە با تێ نەپەڕێ کاتێک کە ڕۆژ نزیکە بێتەوە پێی ئەڵێ وا هات ئەم دوانە لەو ساتە وەختا بەیەکەگەن بۆیە ئەڵێن درێژترین شە و خۆزگە هەر ڕۆژ نەبوایەتەوە و هەر پێکەوە بوو نایە ئەمە یەکێکە لە میتۆلۆژیەکانی شەوی چلە یا بڵێن ئەمە لە یاڵدایان نییە لە شەوی چلەی کوردەواری خۆمانە باشە مامۆستا شەوی چلە کە باسی ئەو مێژوویەکەیە کە ڕێتەوە بوو ئەمەنە ساڵ لەمە پێش دابوونەری تو شێوازی بەرزڕاگرتنی ئەم شەوە لە ڕابردووە چۆن بۆ و لە ئێستەیە چۆنە بڵێ ئەم یادە بە زۆری لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر باەخی پێ ئەدرێت بە تایبەتی خێزانەکان هەمویان لە ئەچن لە ماڵی باپیرە لە ماڵی باوە گەورە یادایە کۆ ئەبنەوە لەو شەوەیە وەکو هینەی باسمانترە هەنار و شووتی و کۆمەڵی شتی چەرە شەوچەرە و ئەم شتانە ئەهێنن دانشن کاتەکەیان بە خۆشی بەسەر ئەبن بەڵام لە گوندنشینەکانە لە ماڵێکە کۆ ئەبنەوە ئەو شەوەیان بە یاریە فۆلکلۆری و گەمە و مەتەڵ و قسەی خۆش و حەقایەت و چیرۆک و ئەم شتانە بەسەر بدۆ لە گوێ ئاگردانەکەی کە لەو ماڵای هەبوو و شکڵە منیان کردو بەڵام ناخەون هەتا بەیانی بۆچی ناخەون لەبەر ئەوەی کە بەیانی دەم و بەیانی زوو یەکەم تیشک دەرئەچێت خواخوانە و یەکەم تیشکە ببینن بۆی ئاوات و خواست و هینەکانیان حاصڵە بێتە دی لەبەرەوە ناخەون ئەچۆن لە شەوی بەراتە ئێزیدەکان ناخەونەوە شەوە هەر ناخەون ئەمش بە هەمان شێوەیە شەوی چلە نانۆنەو شەوە بەمووی بەو بەزمەسات و ئاهەنگسازی گۆرانی و خۆشیانە ئەبەنە سەر بۆی چاوەڕوانی هەڵاتنی یەکەم تشکی خۆرەکەن جا یەکەم تشکی خۆرشتان بۆ باسکەم ئەڵێن خۆر لە یەکەم ڕۆژی بەفرانبارە لە دایک ئەبێ واتە لە زستانە لە بەهارە گەشاکات هەموو شتێک لە بەهارە گەشاکە لە هاوینە ئەگاتە لووتکە هەرزەکارە و ئەم جۆرەشتانە لە پاییزە وردە لە شەوی چلەیە پێش ڕۆژبوونەوە ئەمرێت ئەنی خۆر کۆتایی پێ بەڵام یەکەم ڕۆژی بەفرانباری زستان لە دایکە بێتەوە چاوەڕی ئەو لە دایک بوونن ئەو خەڵکانی کە کۆ ئەبنەوە لە ماڵانە دانشن زۆر باشم جاوا مەسە محەممەد ئێمە زۆر جار ئەها لەگەڵ وڵاتانی دراوسەیە ئەبینیت چون هاوبەشیەکمان هەیە لە هەندێک لە فەرهەنگ و باوەڕەکانمانە خەمێکمانتیا دروستە بێ بۆ مناڵێن ئەم نەریتی دانیشتە چون فارسەکانش هەیەە بۆ منەوەن زۆر گرنگیش ئەیەن بە شەوی چلەوەی کە خۆشیان هێڵدای پێڵێن ئەترسی نەڵێن نەکا بەڕاستی نەریتەکە هی ئەوان بێت ئێمە هەڵمان گرتە بێ ئەمە تا چەند جەنابەت باست کردوتت بابەتەکە لای ئێمە بووە باشە تا چەند بەڕاستی ئەوان لەوانەوە لە ئێمەیان وەرگرت بێت یان ئەوانشی خۆیان بووە هاوبەشیەکمان هەیە لێکچوونێکمان هەیە خۆی ڕاستێکی حەزەکەم شتێک باسکەم کە ئەڵێ ئێران یعنی ئاریان ئاری نەژادەکانە هەمومان ئاری نەژادین بە ئێرانشەوە بە هەندستانشەوە بە ئەڵمانیاشەوە بەشوەمە هەمووی ئاری نەژادن وشەی ئاری ئێران ینی ئاریەکان ینی ئاری ینی شتێک نییە چۆن ئێستا سنوورێک دانراوە سنوور هەیە بەو سنوورە ئەوترێ ئێران ئەم سنوورە نەبووە هەمووی زاگرۆسی بۆ لە وڵاتی میزۆپۆتامیان پێوتووە بەڵام وڵاتی فارس کە دروست بوو لە دوای نەمانی میدەکانەوە
ئەمانە دروست بوون ناویانە پارس ئەوش کچەزای خۆی بووە دوا پاشای میدیەکان کە ناوی ئاستیان بووە لە ناوی بردووە سوڵتەی گرتوۆتە دەست هاتۆتە سەر حازری سەر دار و پەردوی ڕووخاوی ما دەکات بە بۆنەکەتەوە بە یادەکەتەوە بە پۆشاکەکەتەوە بە هەموو شتێکەوە هاتۆ پارسیان دروست کردووە کە پارس دروست بۆ دوای پێوتراوەتی هەخامەنیشی ئەم هەمەخامشیانە چی بوون میترایی بوون وەکو چۆن ئەمەی کەی سەباسەکەین چ لە میترایی بوون بەڵام کاتێک کە یۆنان هاتووە لەشکری یۆنان هینی لە ناو بردووە هەخامەنیشیەکان واتە ئەمەی کە تۆ ئەفەرمیت فارس ئەمەی لە ناو بردووە لە هەمان کاتە ئەمەنە کاریگەری هەبووە ئەم فەرهەنگ و دینی میترایە کاریگەری کردوتە سەر یۆنانیەکانش کاتێ ئەشکانیەکان کە ئەوانش باماشەوە میترایی بوون یۆنانەکانیان دەرکردۆ ڕاویان ناون کاتێک کە ڕۆشتون لەگەڵ خۆیانە ئەم بیرۆکەی شەوی چلە و ئەم هینی میترایی بردۆ بۆ ڕۆمانیا و بۆ یۆنان و بەڵاو بۆتەوە بە ئەوروپایە ئەمە مەوزوعکە ئەجین ئێران حەزەکەم ئەوەتان پێ بڵێم لە ساڵی 1935 ناونراوە ئێران ئەم ئێرانی کە ئێستەیە ڕەزا شارە لە 35 ناوی ناوە ئەجین پێش 35 شتێک نییە بۆ ناوی وڵاتی ئێرانەوە بەس کە ئەڵێ ئێرانی کۆن ئەوە ئەگرێتەوە کە بە هەمان شێوە ئاری نەژادەکان ئەگرێتەوە پەهلەویەکان ئەگرێتەوە پەهلەویەکانیش ئێمە کە کوردی نەخێر هاوبەشین وەکو پێم وتی کاریگەری دینی زەردەشتی یا فەرەنگی زەردەشتی تەواوی ئەوروپاش و ئێرانش و هەر هەمووی گرتووەتەوە دەستەکانی خۆش مامۆستا سپاس بۆ تۆ سپاس بۆ ڕووکردنەوەکانی وی وای ئەوەی کێمە وەکو میلەتی کورد هەمیشە لە بۆنە و جەژنەکانی خۆمانە بە بەرزی ڕای بگرین و وە برزانین ئەمە لە چیوە هاتوو مێژۆکەی چی وەکو مامۆستا بۆی ڕووکردینەوە دەستەکانی خۆش زۆر زۆر سپاس دەست خۆش.